بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوون و بەشداریت لە بەرنامەکە. سەرەتا باس لەوە کرا کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی لافاوەکە و بەتایبەت لافتی ڕابردوودا هەندێک ئاسەوار یاخود شوێنەوار دۆزراونەتەوە، ئەمە تا چەند ڕاستە؟ بەیانی ئێوەش باش چەند جارێکە بەهۆی بارانبارینەوە پاشماوەی شنواری لە تەپەی قەڵای شێروانە دەردەکەوێت و ئەم بارانەش بووە هۆ دەرکەوتنی گۆڕێکی گلێنەی شێوە هێلکەی لە چینی ناوەڕاستی تەپەی قەڵای شێروانەدا و شوێنەوەرناسانی بەڕێوەبەراتەکەمان کارێکن و پشکنیان بۆ کرد و لە ئەنجامدا چەند پارچە ئاڵتونێک و گۆزەیەکی گلێنەی شێوە جەوەنە و بەردێکی هەسان لە ناو گۆڕەکەدا دەرکەوت بە پێی بۆچوونەکانمان و شێوەی گۆزە و ئاڵتونەکە سەردەمەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئەشکانیەکان 247 ساڵ پێش زاین و 224 ساڵی زاینی. بەڵێ لەمەوە دەچینە سەر دیارە باس لە لافاوەکە کرد کە بەهۆی ئەو لافاوە کۆمەڵێک لەو ئاسەوار و شوێنواران دۆزراونەتەوە. هیچ زیانێکی بە شوێنەوارەکانی گەرمیان نەگەیاند بارانەکەی چەند هەفتەی ڕابردوو یاخود لافاوەکە بڵێن؟ لافاوەی زیانێکی وای بە شوێنەوارەکان نەگەیان بەتابەتی تەپە شوێنەوارەکان، بەڵام بەداخەوە لە شاری کفری کۆمەڵی خانی کەلەپوری لە بەر تەمەنی و کۆنیان و بازار و قەیسەری کفری بەرزیانێکی زۆر کەوتنە لەم لافاوەدا. ئەگەر ئێمە و حکومەت و لایەنە پەیوەنددارەکان هەوڵی جدی بۆ نەدەین لەوانەیە لە چەند بارانێکی تر ئەو پاشماوە و خانۆ شوێنەوەریانە نەمێنن لە شارەکەدا. بەڵێ بینە سەر باسکردن لە سەرجەمە و شوێنەوارانەی کە لە سنووری ئیداری ئێوەدا هەنووکو بەڕێوەبەرایەتی شوێنەواری گەرمیان ژمارەیان چەندە؟ چەند شوێنەوار هەن کە ئێوە چاودێریان دەکەن و دەیان پارێزن؟ ناوچەی گەرمیان کە لە ناوچە دەوڵەمەندەکانی کوردستان لە شوێنەوارە ئەوەی لێلای ئەمە ئێستا تۆمار کراوە زیاتر لە 500 ناوچەی شوێنەوەریمان لە ناوچەی گەرمیاندا هەیە جگە لە خانەکە لە پورەکان ئەو خانە ئەو کۆشکە شوێنەوەرانە کەمانەتەوە و مەبەستی پاراستنیان ئێمە تا ئێز لەبەر نەبوونی پاسەوانی تایبەت نەمانتوانێت بە شێوەیەکی باش بیان پارێزین، بەڵام بەتکوێرەی توانای خۆمان مانگانە ڕۆژانە سەردانی زۆربەی شوێنەوارەکان دەکەین و بە هاوکاری ئیدارەی گەرمیان و بە نووسراوی ئیدارەی گەرمیان ئاگاداری ئەنجومەنی گوندەکان کراونەتەوە کە هاوکارمان بن لە پاراستن و ئاگاداربوون لەو شوێنەوەڕین دەکەونە ناوچەی سنووری گوندەکانیانەوە. بەڵێ ئێوە داواتان لە دەستگا بۆ نمونە دەستگا ئەمنیەکان نەکردووە کە هاوکاتان بن لە دابینکردنی پاسەوانی پێویست بۆ پاراستنی ئەو شوێنەوارانە؟ وتمان لەبەر زۆری شوێنەوارە ناتوانین هەموو تەپەیەکی شوێنەواری ئەمە پاسوانێکی بۆ دابینکەین، بەڵام خۆشبەختانە خەڵکی تا ئێستا لە هەستێکی ڕۆشنبیری باشتردان هەست بە مەسئولیت و دەستگا ئەمنیەکان. بەڵام بۆ نمونە لانی کەم بەشێک لەو شوێنەوارانە بۆ نمونە شوێنەوارە گرنگەکان پاسەوانیان هەیە بەتایبەت بە هەندێک لەو شوێنەوارانەی کە بۆ نمونە ئاستاریان تێدایە و کۆمەڵێک کەلوپەلی شوێنەواریان تێدایە؟ ئەمەوەکو پاسەوان وەکو تەپەکان نیمانە، بەڵام بڵێن قەڵای شێروانە پۆلیس و دەستگا ئەمنیەکان و پاساوانی خۆمان مۆزەخانەکان بەشێک لە خانەکە لە پورەکانی کفری ئەوانەی قەیسەری کفری پاسەوانی تایبەتی خۆی هەیە. بەڵێ باشە ڕوودا و سروشتەکان تا چەند زیانی لە ئەو شوێنەواراندا و بەتایبەت هەندێکیان کە نۆژەن ناکرێنەوە ئەوەندەی ئاگادار بم ساڵانی ڕابردوو بەهۆی بوومە لەرزەوە زیان بەر قەڵای شێروانە کەوتبوو، دواتر نۆژەن کرایەوە چارەسەر کرابوو و گرفتەی ئەو زیانی کە بەهۆی بوومە لەرزەکەەوە بەری کەوت. ئەو مەلەزی لە قەڵای شێروانە دای خۆشبەختانە زیانێکی ئەوتوی بە قەڵاکە نەگەیان، تەنها لە هۆمی سەرەوە بوو توانیمان نۆژەنکردنەوەیکی سەرەتایی بۆ بکەین لەبەر نەبوونی بودجەی تایبەت و پێویست لە مۆختەدا توانیمان چارەسەرێکی سەرەتایی بۆ بکەین و مەسەی بۆ زیانەکانی شوێنەوارەکانی تر زۆربەی شوێنەوەکانی ئمە تەپەکانیش لە لافا و هۆکارە سروشتەکان تەسیرێکی وای لێ ناکەن جگە لە خانەکانی کفرێک و باسمان کرد لە پێشدا. بەڵێ باشە بە شوهی گشتی ینی گلەیەک هەیە ڕەنگە ئەم قسەیە سەرجەم شوێنەکان ناوچەکانی دیکەش بگرێتەوە، بەڵام لە گەرمیان چۆنە ینی بۆچی وەک پێویست گرنگی بە شوێنەوارەکان نەدراوە؟ بۆ نمونە ئەو شوێنوارانەی کە لە کفری هەن یاخود لە شوێنەکانی دیکەی گەرمیان وەکو پێویست ینی بودجە تەرخان ناکرێ و کارەکە چی ینی بۆ ئەوەی کە ئەگەر 2 ساڵ لە قەیرانی دارایی دێن خۆ پێشتر قەیرانی دارایی نەبووە بۆچی وەکو پێویست ئاوەڕی لێ نەدراوەتەوە؟ بەداخەوە لە وڵاتی ئێمە تا ئێستا شوێنەوار نەبووە تا بابەتێکی گرنگ لای حکوومەتی هەرێم و ئێمەش ساڵانە وەکو خەڵک گلەی مالیدا ڕاست دەکات ئێمە بەڵام بەتگوێرەی توانای خۆمان ساڵانە داوا لە پلانەکانمان داوا لە حکوومەت دەکەین کە بودجەیەکی تایبەت بەمبەستی نۆژەنکردنەوەی زۆربەی شوێنەوارەکان و
تەملیکردنی ئەو خانانەی لە شاری کفریە هەیە بەمبەستی پاراستنیان و خۆشبەختانە ساڵی 2013 7 ملیار و 600 میلیۆن دینار بۆ نۆژەنکردنەوەی بازار و قەیسەری کفری و قەڵای پاشا کە دەگوێتە گوندی تازەدیەوە دەرکرا بۆمان و لە ئێستادا بەشی یەکەم کە دیزاین و دەرخستەی بازاری قەیسەری کفریە تەواو بۆ پەسەند کراوە بەڵام بەهۆی قەیرانەداریەوە هێشتا دەستمان نەکردو بە نۆژەنکردنەوەکەی. سەبارەت بەو خانوە کۆنانەی کە وەکە لە پورێک ماونەتەوە لە شارەکە بەتایبەت لە کفری دیارە کفری بۆ پێیکە شارێکی کۆن بووە لە ناوچەی گەرمیاندا کار بۆ ئەوش کراوە ئەوانش بە هەمان شێوە بخێنە لیستی ئەو شوێنەوارانەی کە دەبێت پارێزرێن. چەند ساڵێکە هەوڵەدەین داوامان لە حکوومەت کردو بودجەیەکی تایبەت لەبەر ئەو خانەیە کە لە پورانەی کفری مڵکی خەڵکە هین حکوومەت نییە لە پێش داوی ئێمە تەملیکیان بکەین بەڵام تا ئێستا هیچ نەماتوانیەوە هیچ بودجەیەکی تایبەت بەمبەستی تەملیکردنیان دابین بکەین دوای ئەوەی دەستکەین بە نۆژەنکردنەوەیان. بەڵێ لە سەراسی جیهان هەندێک شوێنواری گرنگ هەن بۆ نمونە لە کوردستانی شکار بۆ قەڵای هەولێر و چەند شوێنێکی دیکە کراوەکە بستنە لیستی ئەو شوێنەوارانەی کە ڕێکخراوی یونسکۆ دەیان پارێزێت لە ناوچەی گەرمیان شوێنەواری وا گرنگ هەیە کە کاری بۆ بکرێت لە داهاتوودا یاخود تاکو ئێستا کار لەسەر شتێکی لەو جۆرە کراوە. لە گەرمیان شاوەکو وتمان شوێنەوار دەوڵەمەنە بە شوێنەوار ئێمە خۆشکی حوشکوڕمانەیە قەڵای پاشامانەیە چەند هەوڵێکمان داوە بەڵام هەوڵێکی وها جدی نیە لەلایەن حکوومەتەوە چونکە ئەویشە تەنها بە ئێمە ناکرێت بتوانین کارێکی وا بکەین ئەو تۆماریان بکەین. بەڵێ تا چەند تیمی شارەزا و پشکنەری لێ هاتوو هەیە لە بوارە زانستیەکەدا یاخود خەڵکانی بیانی دێن بۆ پشکنی نێو شوێنەوارانی کە دەدۆزرێنەوە هاوشێوەیەوەی بۆ نمونە لە هەڵەبجە لە ناوچەی شارەزوور لە ساڵانی ڕابردوو تا ئێستاش کە ئێستاش بەردەوامە لە هەندێک شوێنەوار کە کنە و پشکنین تێدا بەردەوامە ئێوە تیمی بیانی هەیە لەو جۆرە بێت بۆ دۆزینەوەی پشکنین بکات بۆ شوێنەوارانەی کە لە ناوچەکەدا هەن. ئێمە ئێستا لە چەند ساڵی ڕابردووە لەگەڵ چەند زانکۆیەکی ئەمریکی و بریتانی و تورکی گرێبەستمان ئەنجام داون بەستی ڕووپێوکردنی شوێنەوارەکانی ناوچەی گەرمیان تا ئێستاش بەردەوامە و هەروەها لەم ماوەی ڕابردووە چەند زانکۆیەکی ئەمریکی و بریتانی داوایان پێشکەش کردوم بەستی ئەنجامدانی کار و کنە و پشکنین لە ناوچەکەدا و کۆنتاکمان لەگەڵ چەند زانکۆیەکی تردا کردو و بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار بەڵێنی پێمان داوە لە ئایندەدا ئێمە وەکو شارەکانی تر بێبەش نەکەن لەو زانکۆ و تیمانە کە سەردانی کوردستان دەکەن. بەڵێ سەبارەت بە مۆزەخانەی گەرمیان تا چەند دەوڵەمەندە بە و کەلەپور و کەلوپەلە ئاسەواریانەی کە هەیە لە ناوچەکەدا وەکو مێژوویەکی شوێنەواری لە ناوچەکەدا تا چەند تێدایە ئێستا ئەو مێژووە کە بەرجەستەیە لە ناو مۆزەخانەکەدا. وەکو بەڕێستا ناگادارن مۆزەخانەی گەرمیان تەمەنێکی کوردە لە 16 سی 2014 کراوەتەوە بەڵام توانیمانە بە هەوڵ و توانایی بەشی شوێنەوارناسانی بەڕێوەبەراتیەکەمان ئێستا زیاتر لە 500 پاکچە شوێنەواری گرنگ لە مۆزەخانەکە نمایش کراوە کە بریتە لە گۆزەی گلێنەی لە شوشە لە تابوتی گلێنەی کۆمەڵێک پاشماوەی شوێنەواری گرنگ کە کۆنتری دینیان دەگەڕێتەوە بۆ سەردەمی حەلەب 5500 ساڵ تا 4900 ساڵ پێش زاین لە مۆزەخانەکەمانە نمایش کراوە. بەڵێ ئەو پارچە و ئاسەوار و کەلوپەلا شوێنەواریانە ئێوە بە چ ڕێگەیەک کۆ دەکەنەوە؟ ئەو پارچە شوێنوارەی کە ئێستا لە مۆزەخانە هەیە زۆربەیان ئەتوانین بڵێن 190 ئەو پارچە شوێنوارانە لە ئەنجامی کاری کنە و پشکنینی بەشی شوێنەوارناسانی بەڕێوەبەراتیەکەمان دەستمان کەوتووە لە ناوچەی گەرمیانە ئەوەش گرنگێکی تایبەت دەکدا بە پارچەی شوێنەواری کە شوێنەکە و جێگەکەی دیار بێت و خەڵکی تا ئێستا خەڵکانێکی زۆر کەم هاوکاریوانێک کردو سپاسیانەکەین تا ئێستا شتێکی وامان دەست نەکەوتووە لەلایەن خەڵکەوە. بەڵێ تا چەند هەندێک لەو کەلوپەل و پارچە ئاسەواریانە کە براونەتە دەرەوەی وڵات هەندێکیان قاچاقچێتیان پێوکراوە یاخود فرۆشراون بە شێوە ناسایی دیارە شتێک هەیە ئێوەکو دام دەستگا فەرمیەکانی حکوومەت بیکردنەوە بۆم نەباس لەوەکرا لە ئێران لە هەندێک ناوچە بەشێک لەو پارچە شوێنەواریانە براونەتەوە فرۆشراون شتێک هەیە بودجەیەکی تەرخانکراوە لە حکوومەتەوە بۆ نمونە بۆ کردنەوەی و ئاسەوارانە؟ تا ئێستا هیچ هەنگاوێکی وان نراوە لەبەرەوە ئەتوانین بڵێن شوێنەواریش وەکو هەر شتێکی تر سیادیە تایبەتە بە عێراق و ئەوانەیشی کە تۆمار نەکراون براون تا ئێستا نەماتوانین هیچ کارێکی وا بکەین کە بیان گەڕێنینەوە. بەڵێ ئاستی تێگەیشتنی خەڵک ئاستی وشاری خەڵک بەگشتی بۆ پاراستنی شوێنەوارەکان و ئاستیان بۆ هاوکاریکردنی ئێوە بۆ پاراستنی شوێنەوارەکان لە ناوچەکاندا چۆنە؟
تا ساڵەکانی 96 و 97 لەبەر ئەو قەیرانەداری ڕووی کورد و کوردستان خەڵکێکی زۆر بەداخەوە لە وڵاتەدا هەوڵیاندا بۆ دەرکردنی شوێنەوارەکانی کوردستان و فرۆشتنیان بە وڵاتانی دراوسێ بەڵام لە دوای ساڵەکانی 2000ەوە بە چاوکراوەی هێز ئەمنیەکان و هۆشیاربوونی خەڵکی و گۆڕینی باری گوزەرانی خەڵکی خەڵک ئێستا هاوکارێکی باشمانە و ئەو کارانە زۆر بە کەمی ئەنجامەدرێت ئەگەر بکرێت لە هەندێک شوێنە ئەگەر بکرێت. بەڵێ کەواتە ئێستا تا چەند بازرگانیکردن بە پارچە شوێنەواریەکانەوە بە کەلوپەلە شوێنەواریەکانەوە لە ناوچەکە بوونی هەیە بۆ نمونە لە هەندێک ناوچەوەک باز دەکرێت کە تاکو ئێستاش ناو بەناو خەڵک دەستگیر دەکرێت لەسەر ئەم کارە؟ وەکو ناوچەی گەرمیان باسکەین شتێکی وا نابیسین لەبەرەوە دەستگا ئەمنیەکان ئەگەر شتێک بێ ئاگادارمانەکەنەوە یا خەڵکانێک ئەگەر هەستن بەویشە خەڵکانێکی گیراون بە پارچە شوێنەواریان لا بۆ لەوانی و پارچە شوێنەوارە لە ناوچەکانی تری عێراقەوە هاتووە ئەگی ناوەکو شوێنەوارەکانی تەپەی گەرمیان شتێکی وا نەبینراوە نەمان بینیوە و نەمان دیوە. بەڵێ هەمانگیتان لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی گشتی شوێنەوار بۆ لە سلێمانی یاخود مۆزەخانەکانی ترکە لە هەرێمی کوردستان هەیە بۆ ئاڵوگۆڕی زانیاری یاخود بۆ سوودوەرگرتن لە ئەزمموی یەکتری چۆنە؟ بەداخەوە هاوکارێکی وای لە نێوانماندانە تەنها لەگەڵ بەڕێوەتی شوێنەواری سلێمانی ئەویش هاوکارێکی زۆر کەم و لە کاتی نکردنەوەی مۆزەخانەکەمان بەتانوانێ گرنگە ینی هاوکارێکی لەو جۆرە هەبێت یاخود هەنگاوی بۆ بنێن هاوکارێکی لەو جۆرە هەبێت بە تایبەت بۆ ئاڵوگۆڕی زانیاری لە نێوان خۆتاندا؟ ئێمە گەر بڵین کوردستانی هەمومان یەک بەشین یەک مۆزەخانەین بەڵام بەداخەوە لەبەر بڵێم لەبەر چی هۆکارێک تا ئێستا نەمانتوانی ئەو هاوکاریە بۆ یەکتری دروست بکەین. بەڵێ لە ئێستادا دیارە بۆی قەیرانیدارایی و سەرجەم پرۆژەکان ڕاگیراون باس لەوە کرد بە لەمە کارکراوە بۆی کە هەندێک پرۆژەی شوێنەواری نۆژەن بکرێتەوە ئەگەر قەیرانیدارایی بۆ منە چارەسەر بێت چین ئەو شوێنەوارە گرنگانی کە لە ناوچەی گەرمیان یاخودەوەی کە لە بەرنامەی ئێوەدا هەبێ وەکو بەڕێوەبەراتی گشتی شوێنەواری گەرمیان کە کار بۆ نۆژەنکردنەوەی بکەن کار بۆ پاراستنی زیاتری بکەن. وەکو لە پێشە باسم کرد بازار و قەیسەری کفری هەم بۆ شاری کفری وەکو شارێکی دێرین و شارێکی دەستکەوتو ئەگەر بتوانین لە باشبوونی قەیرانی دارایە بتوانین بازار و قەیسەری کفری نۆژەن بکەینەوە بە خزمەتێک بەو شارە و بە مێژووی بیناسازی و شوێنەواری وڵاتەکەشمان دەگەێنین وەیەکێک لەو کارە گرنگانەی تریش کە وەستاوە بەهۆی قەیرانیداری و قەڵای پاشایە کە دەگوێتە گوندێک لە سەروی کەلارەوەیە کە کۆشتێکی کۆنەی لەلایەن مەحموود پاشای جاپۆ دروست کراوە بتوانین نۆژەنی بکەینەوە خزمەتێکی بە شوێنوار و بە ڕووی گەشتیاری شارەکەشوانە دەین و ساڵانە لە بودجەی تایبەتی خۆمان ناتوانیمانە نۆژەنکردنەوە بۆ چۆن شوێنواری بکەین یەکێ لەوانە قوپلەکانی ڕێگەی کەلار سلێمانی و هەروەها توانیمانە ئاسیاوێک لە ئاسیاوە کۆنەکانی شاری کفری نۆژەن بکەینەوە و بە هاوکاری ئیدارەی گەرمیان توانیمانە بەگڕیان بخەینەوە و هەروەها نۆژەنکردمان بۆ گۆڕگرتگەڵی سەرقەڵا کردووە لە سەر بودجەی ئیدارەی گەرمیان. بەڵێ سپاس بۆ ساڵح محەممەد بە جێگری بەڕێوەبەری گشتی شوێنەواری گەرمیان کە لە کەلارە ڕاستەخۆ لەگەڵمان بووی.